سەبارەت بە کارگەکان و ئەو کارگانەی کە ئێستا بەرهەمیان کەم کردوتەوە یان بڵین بەشێکیان کە داشخراون و بەرهەمی کارگەکانی دیکە کە ئێستا پێداویستی ناوخۆیان پڕ کردوتەوە هەمووەمانە گفتوگویەکی چڕ دەکەم لەگەڵ بەڕێز کۆڤان جەلال بەڕێوەبەری گشتی گەشەپێدانی پیشەسازی هەولێر کە لە ستۆدیۆ میوانمانە. بەڕێز کۆڤان بەخێر هاتی. زۆر سوپاس. بەخێربن. با سەرەتا لەوە دەست پێ بکەین، ئایا ڕەوشی پیشەسازی لە هەرێمی کوردستان ئێستا لە چ ئاستێکدایە؟ بە شێوەیەکی گشتی سوپاس بۆ بەنامەکە، سوپاس بۆ بینەران. ڕەوشی پیشەسازی تا ڕادێک باشە. ئەوەی کە ئێستا بە خۆشحالیەوە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێم بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت بەڕێز جەنابی جێگری سەرۆکی حکوومەت سێکتەری پیشەسازی زۆر بە گرنگیەوە پشتگیری و هاوکاری و ئاسانکاریمان بۆ دەکەن کە ئەمەش هەوڵ دەدەین ئەو کێشە و گرفتانێک کە لە کەرتی پیشەسازیدا هەیە هەوڵ دەین ئاسانکاری زیاتر بە بەدامکردنی جەنابیان و ئەنجومەنی وەزیران و بە جهدی جەنابی وەزیر کە پێشماوەیەک پێشەستا داوایەک لە بەڕێزان ئەنجومەنی وەزیران بۆی بتوانین کۆبنەوەیەکی فراوان ئەنجام درێت لەگەر هەموو وەزارەتەکان بۆ باسکردنی ئەو کێشە و گرفتانێک کە هەیتمان لەگە وەزارەکانی تر و جگەلەوەی کە کێشە و گرفتی ئەوەی کە لە کەرتەکە هەیە لەگەر دەوروبەر و لەگە ئەو بەرهەمانێک لە دەرەوە دێتن ئەو بۆ جەنابیان کە کۆبنەوەیەکیاندانە لەگەر هەموو وەزارەتەکان باسمان کرد. لە نەتیجە ئەوەدا کە جەنابیان لێرجەشیان دروست کرد بە سەرۆکایەتی بەڕێز وەزیری بازرگانی پیشەسازی بۆ هەر کێشە و گرفتەی و ڕاستەوخۆ لەگە وەزارەتەکان بۆ چارەسەرکردنیان. لێرە دەمێ ئاماژە بەوە بدەم بۆ کە بەڕێوەبەراتی گشتیمان تا ئێستا نزیکەی 4283 مۆڵەتی داوە و هەروەها دەستەی وەبەرهێنانی زیاتر لە 250 مۆڵەتی داوە کە ئەمە تەنها مۆڵەتی ئەو کارگانەیە پیشەسازی ئەنجام دەدەن. باشە، ئەمە بۆ خۆی بەرەو پێشچوونەوە بەپێی ئامارەکانی وەبەرهێنانیش کەرتی پیشەسازی لە ڕیزبەندی یەکەمدایە، بەڵام لەگەڵەوەشدا لەبەر چاوە یاخود ناتوانین چاوپۆشی لەوە بکەین کە هەندێک لە کارگەکان داخراون. ئەمە هۆکاری چییە یاخود بەرهەمەکانیان کەم کردوتەوە؟ بەدڵنیایەوە کارگە هەیە کە داخراوە، ئەمە لە کۆی گشتی ئەو 4283 وڵەتی کە دراوە. تەبان دەمێ ئاماژە بەوە بدەم کە نزیکەی 570 تا 600 مۆڵەتیان سەرەتایە، کاتێک کە مۆڵەت سەرەتایی خۆی لە خۆیدا تا 2 ساڵ تا 3 ساڵ دەتوانێت تەنها مۆڵەتی ئیجازەکەی هیچ ئامێرێکی نەهێناوە و هەندێک شەمان هەیە مۆڵەتی پێدرێن ژێر دامەزراندن کەمە زیاتر لە 600 کارگا مۆڵەتی ژێر دامەزراندنی هەیە، زیاتر لە بووبرە لە 1000 کارگا کە ئەمە هەندێکیان بە ئامێرەکانیان هێناوە کار دەکەن و بەرهەمیانی هەندێکیان ئامێرەکانیان هێناوە بەڵام هێشتان کاریان نەکردووە. ئەوەش لەبەر هۆیەوەی کە یانە لەوانەیە زەویەکەی تەواو نەگرتیان ئەو شوێنێکە زەوی وەرگرت و خزمەتگوزارەکەی تەواو نەبووە و زیاتر لە 2000 کارگەشمان کار دەکەن و نزیک 500 تا 600 کارگەش هەیە کە بە چەند هۆکارێکەیە لە کار کەوتەوە ئایا ئامێرەکانی کۆنەیان بەرهەمەکانی لە بازاری نەوایان بۆتە هۆی ئەوەی کە وەکو سکراوی لە هاتوویان هەندێک لە ئەو کارگانە کە زەویان وەگرتووە هەر لەبەر هۆی زەویەکە لە کار کەوتۆ بەکاریان نەختۆ یان بۆی ئەوەی کە باری دارایی خاوەن کارگە خراپبووە کارەکەی لە کار کەوتە. بەڵام بەخۆشحالیەوە حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیری کردووە و ئێستاش وەزارەتمان ڕێنمایی ژمارە 4 2020 دەرکردووە کە ئەمە تایبەتە بەگەرخستنەوەی ئەو کارگە لە کارکەوتوانەی کە لە کار کەوتون. ڕێنماییەکان چیە؟ خود بڵین ئەو پاڵپشتیانە چییە کە حکوومەت ئەیکات بۆ ئەو کارگانەی کە لە کار کەوتون یان بەگشتی بۆ خاوەن کارگەکان؟ ڕێنماییەکە ئەوەیە کە لە چەند خاڵێک پێکاتووە کە ئاسانکاریکردنە بۆ ئەو کارگانەی کە پێی دەرن تەواوکەری ئیکمالتەسی پێدەن کە بەرهەمی هەوە بەڵام لە کار کەوتووە بە هەر هۆکارێک لە هۆکارانی کە باسمان کرد بتوانێت خاوەندارێتەکەی بگوازێتەوە بۆ یەکتر یان بیفرۆشێت یان لەگەر شەراکەت یان بە هەر شێوەیەک بۆی بتوانین کارگەکە بکاتەوە گەڕ و بەرهەم بهێنێت کە ئەو ڕێنمایش بۆ ماوەی پێویستە لە وەقای هەرێمی کوردستان بڵاو کراتەوە لە 26 دەی 2020 تا 6 مانگ هەر خاوەن کارگەیەک دەتوانێت داواکاری پێشکەش بکات بۆ گۆڕینی خاوەندارەتی یان بەرهەمەکە یان ئامێرەکانی کە ئەمەش لە بەڕێوەبەراتی گشتیمان و وەزارەتمان ئاسانکاری و هاوکاری تاوی دەکەین بۆ بتوانین ئاسانکاریەکان چیەکە بۆیان ئاسانکاریەکانەوە کە لە ڕووی ئیجراعاتی ئەوەی کە ڕێکاری یاسایەکانە هاوکار دەبین و جگە لەوەش دەمێ ئاماژە بۆش بدەم جگە لە نەکار ئەو کارگانێک کە تەواو کارویان ئامێرەکانی لە کارکەوتەوە بەڵام کارگەشمانەیە پێدرێن ژێر دامەزران تەنها ئامێرەکانی هەیە لێرەشدا ئاسانکاری بۆ کراوەکە لە ڕێنمایەکە 75 پشکەکانی دەتانی فرۆشت کە پێشتر ئەمە نەبووە ئەوە ئاسانکاری بۆەوەی کە ئەگەر ئەو خاوەن کارەکە نەیتوانێت هێشتا کارەکە بەکار بخاتەوە ئامێرەکانی بەکار بخاتەوە
ئەوی بتوانێت لە فرۆشتنی ئەو خاوەندارەتی کە 1970 بتوانێت دەستی بەکار بکاتەوە و جگە لەوەش کە دەمێ ئاماژەی پێ بدەم ئەو ڕێنمایە کە دەرکراوە پێویستە لە 6 مانگی یەکەم پاژەوەی کە داواکاری پێشکەش کرد و ڕەزامەندی درا بە پێی یاسای 29 وەزارەت و بەڕێوەبەرایەتی گشتیمان لە ماوەی 6 مانگ پێویستە ئەو کارگەی ئامێرەکە دامەزرێنێت و بە گریب خاتەوە بۆی هەڵی کار زیاتر بڕەخسێنێت. باشە. ئێستا ئەزانین بەرهەمێکی زۆری خۆماڵی لە کارگەکان وەخرێتە بازار. بە تایبەت ئێمە هەردووێنێ بوو باسمان کرد کە شقامی 150 مەتری ئەو بەشەی کە تەواو کرابوو تەواوی کەرەستەکانی بە بەرهەمی ناوخۆ بووە لە شیش و چیمەنتۆ و قیرتاوە. ئایا حکومەت چیەکات بۆ پاڵپشتیکردنی زیاتریان ئێوە چیەکەن بۆی کە بتوانن بەرهەمی ناوخۆ ساغ بکرێتەوە وەڕێ لە هاوردە بگیرێت لە بەرەوەی زۆر جار ئەوان کوالیتیان نیەوە ئەمە داواکاری سەرجەم خاوەن کارگەکانیشە. ئەوەی بەڕێستان ئاماژتان پێدا بەرهەمی خۆماڵی بەدڵنیاوێ ئەمە پژگیری تەواوی هەموو بەرهەمی کارێکانمان دەکەن هەروە کۆی زەناویشتان باسان کرد بەرهەمی شیش و چەمەنتۆیەک لە بەرهەمە ناوخۆیانەیە کە لە کارەکانی خۆمان بە خۆشحالیەوە کە نەک تەنها هەرێمی کوردستان زۆربەی ناوەڕاست و خواری و عێراقیش دابین دەکاتن کە ئەمەش هەموو بەرهەمەکە بەرهەمێکی ناوخۆی و لەسەر چاوەکەش کە ئێستەخاوەکەشی هەر ناوخۆیە و ئەو بەرهەمانەی تریش کە بە دڵنیاییەوە بەدەیان و سەدان کارگەی باشمانەیە کە بەرهەمی زۆر باشیان هەیە زۆر باشن لە بەرهەمانێکە لە دەرەوەی وڵات دێتە ژوورەوەیان ئەو بەرهەمانێک کە بۆتە هۆی ئەوەی کە ڕکابێکی زۆر بەهێز دەکات لەگە بەرهەمەکانی ناوخۆمان بەرهەمەکانی ناوخۆ ئەمە پژگیریان دەکەین بۆی بتوانین هەم لە ڕووی گومرجەوە هەم لە ڕووی پاراستنی بەرهەمەکانیان منافسی ئەو بەرهەمانە بکەن کە لە دەرەوە دێتن. باشە. دوایین پرسیارە لێ بکەم ئەگەر پێمان بڵێ ڕێگریتان کردووە لە هاوردەی زۆربەی و بەرهەمانەی کە لە هەرێمی کوردستان ئەخرێتە بازار و بەرهەمە هێنرێ لە کاتێکەوان کوالیتیکی باشیان یا خودت کوالیتی کۆنتترۆلتان ڕێکخستۆتەوە لە مەرزەکان؟ مەسلەی کوالیتی کۆنتترۆلی مەرزەکان ئەوە لە دەسەڵاتی ئێمەنیە لە وەزارەتی دارایی و بەڕێوەبەراتی گشتی گومرگەوان کۆنتترۆل و پاراستنی ئەو بەرهەمانە دەکەن کە باش و خراپی کوالیتەکەیەتی ئەوەی تر مەسلەیەکە پشگیری بەرهەمی ناوخۆ بەدڵنیاوێ ئێمە بەپێ ئەو یاسایی کە ئەمساڵ لە هەرێمی لە پەرلەمانی کوردستان تەزدیق کرا پاراستنی بەرهەمی خۆماڵەیە هەندێک ئەوەی تێدایە کە پێویستە زیاتر بتوانین هاوکاری زیاتر بکەین بەڵام پێشترش کە پشگیری کراوە بۆ بەرهەمی شیش و چەمەنتۆ و هەندێک لەو بەرهەمانێک کە دەتوان تا ڕادێکی باش بازار بەرهەمەکان دابین بکەم بۆ کەبەرکردنی بازار. بەڕێز کۆڤان جەلال بەڕێوەبەری گشتی گەشەپێدانی پیشەسازی هەولێر لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس. زۆر سپاس.